مرۆڤایەتی خەرزداری ئاو خاکمانی مرۆڤی بێ خاک مرۆڤ نییە. ئێمە ئەرکی سەرشانمانە ژینگەمان بپارێزی. قەیرانێکە ئێستا Gotina Siruda, Swede velat avvedambike, ji aliye saki poshen bokane veli serlutkea chiaye kerekeye. Peka Kurdistan Media, Malpera Fermiya, Partiya Demokrata Kurdistana Irane, disiye çotmeha 1404 saki poshen bokane, kuji çalakvanin sivil, çandi, verzişi, ujingehe pekti hatin, li serlutkea chiaye kerekeye bi Swendina Siruda, Swede velat bi pareze, bi hevre tekezi li ser yekiti u velat pareziye kirin. ئامادەبوانی خۆشەویست نیشتمان پەروەران و شاخەوانان و ئەوینداران و خەمخۆرانی خاک و کوردستان، سپاس بۆ ئەوەی کە دووبارە هەوڵیاندا بۆ بە ناسنامەدارکردنی شاخەکانی کوردستان و ئەمە بە جۆرێک خاوەندارێتی لە خاک و زێدی خۆمانە. هاوڕێیانی خۆشەویست، ئێمە هەمومان وەکو ژینگە پارێز ئەرکی سەرشانمان پاراستنی ژینگە و ئاو خاکمانە. هاوڕێیانی ئازیز، ئەگەر چاوێک لە خوار ئەم دۆڵۆکەین ئەم شاخۆکەین و داوا ئەەکەم لە دووربینەکان سەرنج خەنە سەر ئەو چەمەی کە بە کەناری شێخ چۆپان نادێت، لە حاڵێکە کۆی ئێران بێ ئاوی و قات و قڕیە، خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشە و قەیرانی ئاوی هەیە، لە کەمتەرین بارانە کوردستان و شاخەکانمان سەرچاوەی ئاو و ئاوەدانین. ئەمە نعمەتێکە، سامانێکە کە لەم خاکایە و ئێمەی کورد بەرهەمی ئەم ژینگەین، ئەوەی کە دۆسان ئاماژەیان کرد بە بنیاتنانی ژیان، بە بەرزکردنەوەی ئاسی مرۆڤایەتی خەرزداری ئاو خاکمانین. مرۆڤی بێ خاک مرۆڤ نییە. ئێمە ئەرکی سەرشانمانە ژینگەمان بپارێزین. قەیرانێکە ئێستا ڕووی تێکردوین کانگای زێڕی قوڵقوڵا یا زێڕی سەقزە، هەروەک ئاگادارن لە نەورۆزی ئەم ساڵەوە بە چڕوپڕی کارزارێک ڕێکەوت بە شێوەی مەدەنیانە، بە شێوەیەکی شارستانیەتی واژۆی بۆ کۆکراوە نابۆ کانگای زێڕ. بۆچی؟ چون ئەو کانگا تێکدەری ئەم کێوانە ئەو شاخانە
کانیا و ئەودانیە بە لێدانی کانگای زێر هیچ ئاوەکە لە بێ نەچێت هیچ ڕێڕەوی ئاوەکان ئەوەزە بێ حاکمان پیسە بێ هەوامان پیسە بێت ئاومان ژەهراوی ئەبێت وە ژیان نە لە کوردستان هەل لێرەوە تا گۆلی ورمێ و تا تەبرێز ڕوو بە نابودیە ئێمە داواکارین لە خەڵکی خۆمان ئاگاداری ژینگە بین دژ بە کانگای زێر هەڵوێستی شارستانیانە بگرین ئێمە وەک ژینگە پارێز تەنیا ناڵێن نابۆ کانگا نابۆ داربڕین نابۆ سووتاندنی خاک نابۆ ڕاوکردن نابۆ پیسکردنی ژینگە بەڵێ بۆ کوردستان بەڵێ بۆ ئاوەدانی کوردستان کاکتر بە هێز و توانایی زیاترەوە بە پشتیوانی خەڵکەکەمان جەماعەتەکەمان خۆشەویستەکانی کێو و شاخەکانمان خۆشەویستەکانی کوردستانمان کە ئاوا خۆشەویستانە ئاوا بیوێرانە بە ژن بە پیاو بە منداڵ بە گەورە بە چکۆلە هاتوونەتە ئێرە پێیان بڵێن ناتوانن بە تابلۆ ڕووخاندنێک هێمای کێوەکانمان بێنە خوارێ هەرچەند کە ئەوان ئەو کارە ناحەزە بکەن ئێمە کاری شیاوتر دەکەین کاری جوانتر دەکەین بەردەوام پشت ئەستور وەڕق ئەستورتر لە جاران دیسان دێینەوە هەر دێینەوە ملەتی کورد نێری ئاشتەوانیە هەر فکر و بۆچوونە لە کوردستان مەڵاڵیان نیشتمانەی خێنە سەرمان هاوڕێیان هاو بیران هەر شوێنێ بڕوخێنن ئێمە دروستیەکەینەوە ئێمە هەمومان لە یەک جۆگا و لە یەکە خاک و نیشتمانین هاوڕێیان فکرێکی نەخۆش دێوشتاکە وەلی بە فکرێکی نەخۆش لە شنۆ و نەغەدە و بانە و سەقزەوە دێنە سەر کێوانە و پەیمان تازاکەنەوە کە جێی نەیاران و ناحەزانی گەلی کورد و ئینسانیەت وجودی نییە لە کوردستانە هەمیشە ئینسانیەت و گەلی کوردستان بژێتەوە پێشکەشکردنی